قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان وای لە هاوڵاتیان کردووە بە چەندین ڕێگە بیر لە دابینکردنی بژێوی ژیانیان بکەنەوە. ئەم بازاڕێکە لە پشتی منەوە دیارە تەنها بە ڕۆژانی هەینی کڕین و فرۆشتنی تیا ئەکرێ و ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان ڕوو لێرە دەکەن بۆ دابینکردنی بژێوی ژیانیان. لە بەسەرکردنەوەیشی مەیدانیا ئەمڕۆ بەسەرمان کردەوە فەرمونون لەگەڵمان نابن. لە قەزای چەمچەماڵ بازارێکی تایبەت بە ڕۆژانی هەینی دەکرێتەوە. ئەوانەی لێرەن هەندێکیان کڕیار و هەندێکیان فرۆشیار. فرۆشیارانیش باس لەوە دەکەن قەیرانی دارایی کاریگەری لەسەر بازاڕەکەیان دروست کردووە. بازارێکی خۆشە، خەڵکی زۆر کۆمەڵە شتێنێک بەسەرێکی قاس، کەرێشک، کۆتر، کەڵەشێر، مریشک خەڵکی زۆر لە دەشتەوە هێنێ ئێمە لیانەکڕین داهاتێکە بۆ خەڵک ئیسفادەی هەیە بۆ خەڵک شتێکی زۆر باشە خەڵک پێوەی مەشغوڵ ئەبێت بۆ بازارێکی سەریع و خۆشە هەر بۆ مێشک سافی خۆشمان خۆشم بازار خەڵکێک دێت بەیانیان بەس بۆ بێتاقی دێ ئەگەر ڕێسەی کرێشەکە سەی قازەکە سەی مریشکەکە سەی کەڵەشێرەکات نرخەکانیان لەخوا بەزیابێت لە سەریا زۆر باشە قاس تا ئێستا ئەماندایە 5.6 ئێستا تقریباً بۆ تا 7.9 بەرزەوە بووە کەڵەشێر لە سەری خۆی ماوە کەرێشک دابەزیەوە تۆزێ بە حکمی بازارەکەم قەیرانە تۆ تاسیری لەسەر بازارەکەشمان کردو بەڕاستی بەس یعنی لەخوا بەزیابێت پێوی زۆر دیار نییە هەمزێنە بازارەکەش نەماوە بەهۆی قەیرانی ئەم قەیران و وەزعەوە مچەنیە ئەو شتانە زۆر فەرقی کردە لە وەزعەکە ئێمە ئاوا دێن و ئەڕۆینەوە باوەڕکە ڕۆژەوە تۆ یەک کەسێکەوە ناوفرێژە لە هەفتەیەەکە هەست چی خۆشیەکەی دێن دەرێ بڕین و ئەگەر بەڵێ ئەگەر ئەم شوێنە بێ یا شوێنێتر بێ بەڵام حکومت خۆی دابینیکە کە شوێنێک بێ دیاریکراوی بە ئەو جەماعەتەی ڕاوچیان ئەگەر ئەیدێش بێ شوێنێکی خۆشە چێ بە ئێمە ستاحەیەکە بۆی شتێ بەکار نهاتووە بەڵام بەگەرها خەڵک بێت ئەوە هەنێ شوێن زباڵی لێفلەدایان شتێ بەس ئەوە بکاریان ناوردە ئینجا ئێمە شەمان پاکەوە کردەوە خۆمان شوێنێک ئاوا لێ بحەسێنەوە بەشێکی تریش لە هاوڵاتیان کە وەک ڕێر سەردانیان بازاڕە دەکەن بوون ئەم جۆرە بازاڕانە بە گرنگ دەزانن داواکاریشن لە بەرپرسانی ئەمنی شار ژمارەیەک پۆلیسی هاتوچۆ بۆم شوێنە دابین بکەن بەو پێی بەهۆی گەرمگوڕی بازاڕەکەوە ئۆتۆمبیلێکی زۆر لەسەر شەقامەکان دەوەسێنرێن و ئاستەنگی هاتوچۆی بۆ هاوڵاتیان دروست کردووە بەڵێ بەڕاستی هیوایەتێکی زۆر خۆشە هیوایەتێکی جوانە ینی ئەوەی کەما بێت لە کوردستانە بۆ ئێمە و بۆ خەڵکانێکە ئێستاکە ئەو مناڵانی کە دێنە ئێرانە بەڕاستی بە دڵێکی خۆشەوە حەز بە بینینی ئەو پەلەوەرانە ئەکەن کە بۆ کڕین و فرۆشتن و داواکەم ئەگەر حکومت کە نەیتوانی شوێنێک دابینکە هیچ نەبێت لێرە ئەو 1-2 سەعاتە کە فشارەکەوێتە سەر ئەو جادەیە بتوانێت لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی هاتوچۆ بتوانێت بیپارێزێ بۆی کە بژێوی چەندین خێزان لێرە دابینە بێ ئەمە کارێکی باشە شوێنی ئەم بازاڕە هیچ خزمەتگوزاریی سەرەتایی بۆ دابین نەکرا و تەنها بە ڕۆژانی هێنیش کڕین و فرۆشتنی تێدا دەکرێت و بژێوی ژمارەیەکی زۆری خێزانی هەژار و کەم دەرامەتی سنوورەکەشی لەخۆ گرتووە جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ